ئەو باس لە کتێبێکەکە کە ئەڵێ مامۆستاکرەکارمان کە بینی پێشکەشکارەکەڵێن لە ئەواخیری هەشتاکانە بوو مامۆستا ئەڵێ لە 91 جا بۆ ئەوی باش بیری بخەمەوە لە 4/6/1991 و لە 4 قڕن ئەفەرمێ هاتم بۆ لای من نەچووم بۆ لای ئەو کاتە ئەو مامۆستای زمانی عەرەبی بوو لە سانەوی 4 قڕنە تەنانەت باسی ئەوەی بۆ کردم باسی مەکتەبەکەم لێپرسی وتی وەڵام من دەرز بۆ نمونە لە پۆلی پێنجەم ئافرەتەکان ئەکسەرەن هەمووی محەجەبەن یەکێکیان نەبێ کردم بەگاڵتەوتم ئەوە خۆی لە شەڕە عادەتەن ئەو کەسەی بیکەیسەکەی پێڵەن تۆ تەقە بکە تا ئێمە دەرەچین ئاخر کەس ئەو دەرەچێ وتمەوە بیکەیسەکەی یەکێتی و پارتی هەڵگرتو هی ئەلمانیەکانی هەڵگرتووە کات هەروامانەوت پاشان ئەوەی کە ئەو باسیەکەو کە ئەفەرمی ئاوە بە لە پی دەست ئیشارەتەکاڵێک کوڕاستەیەک نامێکی ئەوەندەی دامەجا پەنجەشی ئەلێرایداانێ بۆی ئاستی پەنجەکان دەرکەون چەند سانتیمەترێک ئەوە قەدەری خوای پەروەردگار و سپاس بۆ خوای گەورە هەر ئەو لەتفی لەگەڵ عەبدەکانی هەیە ئەمە ئەو کتێبەیە کە ئەو کاتی خۆی پێیوتوو ئەوەی کە ئەو باسیەکە ئەمە 230 لاپەڕەیە جا ئەمە فۆتۆکۆپیکراوی کوردستانە و هەرهی ئەو زەمانە سوبحان الله ماوە لە لام و لەم ڕۆژانەشە کە ئەو باسی کردەوە لەو جەناحێکی کتێبخانەکەی خۆما کە کتێبی بچووکیتیان یا کۆپیکراویتیان گەڕام سوبحان الله ئەمە لە سەری سەرەوە بوو ئاواش دانەنرابوو ئاوا دانرابوو لە سەری سەرەوە ئەمە زۆر ئاسان کەوتەوە بەردەست دوایی جوابی ئەوەیە دەمەوە کە ئەمە ئەوە نییە کە ئەو باسی کردو ئەگەر دووشت هەیە لەم بینە ئەگەر مەبەستی ئەم کتێبە بێت کە ئەڵێ میثاق العمل الئیسلامی دوای ئەڵێ میثاق الجەماعة الئیسلامیە ئەمە باسی حاکمیەتی هیچ تیانی کە ئەڵێ تەوحید الحاکمیە بە هیچ نوعێک ئەمەی تیانی ئەگەر باس لەوەشەکە کە ئێمە ئەو زەمانە جەماعەی ئیسلامی بوون و خۆمان منهەج جەماعەی ئیسلامیەکەمان هەبوو ئەو بە تەوحید و ئانە دەست پێ ناکە کە ئەوڵێ باسی ڕبوبیەت و ئولوهیەت و ئەسما و صفات و ئەنجا باسی تەوحیدی حاکمیەت وتم هذا فراق بینی وبینک بەخوا قەسەم شتی وا ڕووی نەدا بەڵام زۆر سەیرە کە تۆ حادیسەیەکە جێڕیتەوە من زیندوم تەکنۆلۆژیاش لە بەردەستمانە برا خۆمە بیرەکەی ابن تەیمیەش بۆیە منی تیابوومە هەرم توانی لەگەڵ تەلەبەکان لەسەر حەقیقەتەکە ڕوونکەم نابووە ئەوەندە خۆت پێ بە معجیبانە ئەوەندە باسی لەم شتە بکەیتەوە اینجا لە مەسەلەی تەوحیدی حاکمیەتەکەشا پێشکەشکارەکە پێی سەیرە کە ئەڵێ یعنی جەنابتان لەگەڵ مەلاکرێکار خۆشت هەرەڵی تۆ مەلاکرێکار تو خۆشت زۆر باش دەزانی کە ئەوەی بە مناڵێ مەلاکرێکار ئەوە هەر لە تەقلیدی جەلال تاالبانی واڵێ ئەوە بۆ کەمکردنەوەی شەئنی ئینسانە من شانازی پێوەکەم مەلابم لە زمانێکە کە گاڵتیان بە مەلا دێ خەڵک لە سلێمانی مەلاکان نەیانێورا جبۆ حەمامە لەبەرکن من بەم جبۆ حەمامەیە و چوومە پەرلەمانی نەرویج بەردەمی پەرلەمانی نەرویجی بۆی بۆ هەمووشیان بسەلمێنم کە لەم زمانی زەخت و تین و فشاری کوفری کوردایەتیە ئێمە پارێزگاری لە جبۆ حەمامە کەشمانەکەین چ جای لە ئیسلامەکە خۆی ئەنجا کە جەناب دەڵێت تۆ هی مەلاکرێکار شتێکی زۆر سەیریشە کە ئێماڵێنەوە دکتۆر عەبدولەتیف مامۆستا عەبدولەتیف وای فەرموو وای کردوا چوو باش لەمەشە کە باز لە مێژوەکە ئەکەیت و باز لەوەکەی کە لەگەڵ مامۆستا کاک دڵشاد چوین بۆ لای ئەمانە هەمووی دوایی جواب بدەمەوە چونکەوەی سە نەهاتوومەتە سەرباسی ئەمە کە ئەڵێ چوین و پێمان هەڵوەشاندەوە جا بۆی ئەم عەزیزانە و بینەرانی بەڕێزیش بزانن بۆ مێژوش بیڵێین ئێمە جەماعەیەکی ئیسلامی سەربەخۆ بووین ئێمە وەکو حیزب بووین منهەجمان هەبوو ئەمیرێک و 14 شورامان هەبوو ئێمە چۆن بە قسەی یەکێکی ئاوا حیزبێک هەڵەوەشێنینەوە باشە خۆ مامۆستا عەلی باپیر وەختێک کە ئەو هات بۆ دیانە بۆ لامان لە خەلیفانیش نەبووین جا تۆ سەیری ئەم چاواشەکاری لە زەمان چاواشەکاری لە مەکان چاواشەکاری لە مادەی بەحث کە هەر سێکیان تۆ بۆیە دکتۆرا دووەرگرت و بزانی کە هەموو شتێکە بێ حساب بۆ زەمان و مەکان و مادەی بەحثەکەی بکەیتەوە شتێکی زۆر سەیرە کە هەمووی تێکەڵ و پێکەڵ کردو بە عەمدەنیش چونکە ئەگەر شتێکی تاریخی ئێستا من ئەڵێم 4/6/1991 بوو بڵێم 5/6 4/7 بوو ئەمانە ڕێیان تێ چێ چونکە هاوین بووە دوایمە لەسەر سەکۆی مزگەوتێک لە سەر حەوزەکەی مزگەوتەکەش دانیشتبووین هاتوشمەتە تەڵێن ماڵیان ماڵێکی بەڕێز و محتەرەم من خوا ماڵیان ئاوادانکە
بە هەر حاڵ ئەنجا کە باس لە وەژەکەیتەوە کە ئێوە بوون بە سەبەبی هەڵوەشانەوەی جەماعەتەکەڵ ئێمە پێمان هەڵوەشان یەکوڕی باکم تۆ کاتەر مامۆستایەکی عەرەبی وەڵای عەزیزانی من هەندێک لەو برا عەزیزانەی کە بە منیانوتیان مامۆستا عەبدولەتیفیش باشە لەگەڵمانە بێت چونکە وردە وردە فێری چەکدارێکەژە بێ وەشتوانێ وەکو حیمایەش لەگەڵمان بێت چونکە عەیبەش نەبوو ئەو کاتە من پێم شەرمە تەبعاً بڵێم حیمایەکانی من ئەو کاتە 7 کەس بوون 5 جامیعەیان تەواو کردو دوای خۆم شەوێک خەبەرم بۆ سەیرەکەمەوانە حرەسن وتم برا بە ڕێزەکەم لە هیچ وڵاتە ڕووی نەداوە خەڵک خریجی جامیعە و حرەسی یەکێکی تر بوو حرەسیاتەکەی هەمووتان بەقەدر کاک سەیدی ئامۆزام خی گەورە بە شەهید وەری گرتبێ بە قووەتر نابێ ئەو بە خۆ نەخوێنەواریشە بەڵام هەر لە سەرەتاوە لەگەڵ سۆشیالیستە هێناوی و شەڕەکانی یەکێتی ونجاهی بزوتنەوەی ئیسلامیەوەمان هەمووی چاوکراوەیە وریایە و شەڕەکانی هەمووی دیوە ئەو باشترێژ دەتوانێت حرەسیاتەکە بگرێت بە هەر حاڵ دوو برایتری سەلەفی هەر لە ناوچەی ئەوان لە ڕانیە ئەوانش هاتن وتیان وەڵا شتێکی زۆر باشە کە مامۆستا عەبدولەتیفیش ئەگەر لەگەڵمان بێ ئاوا بکەوینە ڕێ شتێکی زۆر باش ئێمە ئەو کاتە بۆ ئەوەی بیرت بخەمەوە ئێمە ئەو کاتە نەچوو بووینە بۆ دیانە و نە بۆ هیچ شوێنێکی تر هێشتا بەڕێوە بووینە